پەرەستاندنی هێرشی ئەرتەشی تورکیا بەرزەوامی کوشتار و کاولکاری لە ناوچە جۆراوجۆرەکانی کوردستان. هێرشەکانی ئەرتەشی تورکیا بۆ سەر ناوچەکانی ژێردەسەڵاتی هێزەکانی سووریای دموکراتیک لە ڕۆژاوای کوردستان مەڕازێکی کەم وێنە پەرەیسەندووە. لە ماوەی سێ ڕۆژی ڕابردوودا دەیان جار ناوچە جۆراوجۆرەکانی ڕۆژاوا کراونەتە ئامانجی ئەرتەشی تورکیا. لەم هێرشانەدا دەیان کەسی مەدەنی و هێزی بەرگری ناوچەکە گیانیان نەدەستاوە و جگە لە خەڵکی بێدیفاع ژێرخانە گرنگەکان کراونەتە ئامانج. ڕۆژی ڕابردوو هێرشی ئاسمانی بۆ سەرناوەندی بەرهەمهێنانی کارەبای کۆبانێ تاریکی بەسەرە و شارە و زۆربەی گونجەکانی دۆروبەردا زاڵ کرد. چەند هێرشێکی هاوشێوە بۆ سەر دامەزراوە کارەباییەکان لە شار و شارۆچکەکانی دیکەش ئەنجام درراوە. هاوکات ئەرتەشی تورکیا هێرشەکانی لە ناوچەکانی ژێردەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستانیش چڕتر کردووەتەوە و لە چەند ڕۆژی ڕابردوودا دەیان جار ئەم ناوچەیە کردووەتە ئامانجی هێرشی ئاسمانی و زەمینی. ئەوە لە حاڵێکزایەکە بەشێکی زۆری باکووری هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی تورکیاوە جاگیر کراوە و دەیان بنکە و چەندین سەربازگەی گەورەی تیادا جێگیر کردووە. ئەم هێرشانە کە بە بیانووی بوونی هێزەکانی پەکەکە لەم ناوچەیە ئەنجام دەدرێن دەبنە هۆی گیانەدەستان و برینداربوونی ژمارەیەک لە خەڵکی ناوچەکە لە ناوبردنی ژینگە و گیان لە بەرەکێویەکان و کوژرانی مەڕ و ماڵاتی خەڵک. هێرشەکانی چەند ڕۆژی ڕابردوو لەگەڵ خۆڕاگری توندی هێزەکانی پەکەکە بەرەو ڕووبوونەتەوە. وەزارەتی بەرگری تورکیا لە بەیاننامەیەکدا ڕایگەیاندکە لەو تێکەڵچوونانەدا 9 سەربازی وڵاتە کوژراون و 4 سەربازی دیکەش بریندار بوون. بزوسنەوەی ڕۆژاوا کە بەم شێوەیە دەکەوێتە بەرهێرش و پەلاماری نامرۆڤانەی ئەرتەشی تورکیا پێویستە نەک تەنیا بە سەرکۆت نەشکۆجارەکانی لە دژی داعش و بەرخۆزانی بوێرانەی لە دژی فاشیزمی ئەردۆغانی بەڵکو بە و بەها مرۆڤانەشوە کە لە پێناویدا گیانبازی دەکات بناسرێتەوە. لە ئەزموونی خۆبەڕێوەرتری کوردستانی سووریاجا بە هەوڵ و تێکۆشانی ژنان و پیاوانی ئازادی خواست کۆمەڵێک یاسا لە بواری یەکسانی نێوان ژن و پیا و بەشداری ڕاستەوخۆی جەماوەر لە بەڕێوەبردنی کۆمەلگا مافی یەکسان بۆ کەسانی سەر بە ئائین و نەتەوەیە جیاوازەکان و دابینکردنی ئازادیە سیاسیەکان جێگیر کراوە و لەم دوایەنەشدا گرێبەستێکی کۆمەڵایەتی پێشکەوتن خوازانە پەسەند کراوەکە دەتوانێت ئیلهام بەخش بێت بۆ بزوتنەوە ناڕزایەتی و مافخوازەکان لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست. ئامانجی دەوڵەتی تورکیا لە سووریا بریتیە لە ئاوارەکردنی خەڵک و شکست پێهێنانی بزوتنەوەی ڕۆژاوا. حکوومەتی تورکیا دەیەوێت بە ناچارکردنی خەڵک بە کۆشکردن و نیشتەجێکردنی خەڵکی تورکمان و عەرەب لەو ناوچانە دیمۆگرافی ناوچەکە بە تەواوەتی بگۆڕێت. سەبارەت بە کوردستانی تورکیا لە کەس شاراوەنیەکە دەستدرێژی دەوڵەتی تورکیا بۆ سەر ئەو ناوچەیە ئامانجگەلێکی سیاسی ئەولاتر لە بوونی هێزەکانی پەکەکەی لە پشتە. بە هەر ڕادەیەک بارودۆخی عێراق ناسەقامگیرتر بێت و حکوومەتی ناوەندی عێراق لاوازتر بێت دەوڵەتی ئەردۆغان زیاتر وەسوەسەی ئەوەی لا دروست دەبێتکە پێگەی خۆی لە ناوچەکانی باکووری عێراق دەسەڵاتی بەسەر بیرەنەوتیەکانی ئەم هەمرێمەدا دەستێ وەرزان لە چارەنووسی سیاسی هەرێمی کوردستان و گەرەنتی هەناردەکردنی نەوت و گاز لە ڕێگەی تورکیەوە بچەوتر بکات. لە هەلومەرجی ئێستادا کە ئەزموونی خۆبەڕێوەرێتی کوردستانی سووریا بە چرایسۆزی زلهێزە ئەمپریالیستەکان و حکوومەتە کۆنەپەرستەکانی ناوچەکە کەوتووەتە بەردەستدرێژی و هەڕەشەکانی دەوڵەتی فاشیستی تورکیا و هەروەها لە بارودۆخێکدا کە هەرێمی کوردستان بۆتە مەیدانی ڕەمبازینی ئەرتەشی تورکیا پەرەپێدان بە بزوتنەوەی هاوپشتی لەگەڵ ئەو دەستکەوتانە دەتوانێت ڕۆڵێکی کاریگەر لە پاراستن و مادەنەوەی ئەو دەستکەوتانەدا بگیڕێت. دیفاع لە خەڵکی کوردستان لە بەرامبەر دەستدرێژیە سەربازیەکانی تورکیا دژایەتی لەگەڵ جاگیرکاری نظامی ڕۆژاوا و هەرێمی کوردستان نائەمنکردنی شوێنی کار و ژیانی خەڵک و ئاگر سێبەرزانی ژینگە ئەرکێکی ئینسانیە.
دیفاع لە خەباتی خەڵکی کوردستان داکۆکیکردنە لە ئازادی و کەرامەتی ئینسانی و دژایەتیکردنە لەگەڵ سەرکوت و دەستێژی و جاگیرکاری نظامی. لە کاتێکدا کە حکوومەتی تورکیا هاوکاری یان بێجەنگی ئەمریکا و یەکێتی ئۆروپای مسۆگەر کردووە، خەڵکی کوردستان و هێزە چەپ و پێشکەوتنخوازەکانی ناوچەکە و جیهان تاکە هێزێکن کە دەتوانن دەستێژیە سەربازیەکانی ئەرتەشی داگیرکەری تورکیا لەگەڵ شکست و ناکامی بەرەوڕوو بکەنەوە.